لەسەر ئەو ئاڵنگاریانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەتەوە نەبوونی یەکدەنگیش بەرامبەر بەو ئاڵنگاریانە من لە ستۆدیۆ میوانێکم لەگەڵا غەفور مەخموری سکرتێری گشتی یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان کاک غەفور بەخێربێ بۆ ستۆدیۆ. زۆر سپاس. دوێنێ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە ئێوارەخوانێکا کە بۆ بۆنەی بەربانگەوە ئەنجام درابوو وتەیەکیدا لە وتەکەدا ئاماژەی بۆەوە کرد کە پلان هەیە کە قەوارەی هەرێمی کوردستان نەهێڵن یان لاوازی بکەن، بەڵام ئەویش لەوێگلەیی لەسەرەوە هەبوو کە بەداخەوە ئێمە لە ناو خۆمانە یەکدەنگ نین بەرامبەر بەو پلانانەی کە ڕوبەڕوومان بووتەوە. بۆچی تا ئێستا ئێمە نەمانتوانیوە یەکدەنگ بین؟ ڕاستە دژمنەکانمان هێرشمانەکەنە سەر و ئەیانەوێت لاوازمان بکەن و ئەم ئەیانەوێ بمانخەن، بەڵام لە هەرێمی کوردستانی شازەمینەیەکی وانە ڕەخساوە کە بتوانین بەیەکەوە ڕوبەڕووی ئەم ئاڵنگاریانە. بەداخەوە ئەوەی کە تێبین دەکەی ئەمڕۆ ناوەندی سیاسی کوردستان پەرش و بڵاوە و لایەنە سیاسیەکان دەتوانم بڵێم دووری یەکتر بوونە، ڕاوێژی سیاسی نەماوە. ئەوە وای کردووە کە وەزعێک دروست بێتن، هەمومان یەکگرتو نەبین، هاو هەڵوێز نەبین و نارانی ئێمەش سوود لەوە ناتەباییەی کوردستان وەردەگرن، هەوڵی ئەوە دەدەن کە دەست بخەنە ناو کاروباری کوردستان، هەوڵی ئەوە دەدەن کە بە شێوەیەک لە شێوەکان هەندێک لایانی سیاسی بخەنە زمنی ئەجندای خۆیان. ئەوەی کە تێبین دەکەی لە کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی حکوومەتی کوردستانەوە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرور بارزانی هەوڵی ئەوەیدا کە دەستگا و دامەزراوەکانی کوردستان سیستماتیک بکات. زۆر هەنگاوی چوونە پێشەوە بەڕاستی. ئێمە ئومێدمان ئەوە بوو کە حکوومەتەکە بێتە حکوومەتێکی تەکنۆکرات و هەنگاوی دیژ لەو مەسەلەیەندرا، بەڵام بەداخەوە ئەوەی کە تێبینیمان کرد سەرڕای ئەوەی کە ناوەندی سیاسی یەک ڕیز نەبوونە، تەبان نەبووینە، ئەو لایەنە سیاسیانی کە بەشداریشن لە حکوومەت وەکو پێویست هاوکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان نەکرد، وەکو پێویست هەوڵی پێشخستنی حکوومەتەکەیان نەدا، بگرە گرفتیان بۆ حکوومەتەکە دروست کردووە. کێشەکان لەوە دەستی پێکرد. بەڕاستی ئەوەی کە تێبین دەکەین ئێمە پێویستیمان بەوە هەیە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان هاو هەڵوێز بین، هێڵێکی سوور هەبێ کە پەیوەستە بە ئەمنی نەتەوەیی، ئەمنی نیشتیمانی کوردستان، کەسمان تەجاوزی ئەو هێڵە نەکەین. هەمومان هەوڵی باشترکردنی حکوومەت کوردستان بدەین، هەوڵی پاراستنی بدەین لەبەرەوەی چارەنووس هەموو لایەکمان بەندە بەو ئەزموونی کە ئەمڕۆ لە کوردستان هەیە. خوا نەخواستە هەر نشستیەک ڕوو لە ئەزموونی باشووری کوردستان بکات، نشستێ بۆ هەموو لایەکمان. بۆیە ئەوەی کە تێبین دەکەی ئێستا کە ئەم حکوومەتی عێراق، هەم وڵاتانی دەوروبەر بە هەموو شێوەیەک هەوڵی ئەوە دەدەن کە دەسەڵاتەکانی حکوومەتی کوردستان سنووردار بکەن، حکوومەتی کوردستان لاواز بکەن، لەبەرەوەی بینیان ئەم کابینەیە هەوڵ دەداتن دەوڵەت سازی بکە، هەوڵ دەداتن دەستگا و دامەزراوەکان بکاتە دەستگا و دامەزراوەی حکومی لە ژێر سێبەری حزب دەری بینێتن. ئەگەر تا پێشتر حزب سەیطرەی لەسەر هەموو شتێک کرد بوو، ئەو کابینەیە هەوڵیدا ئەو بەرنامەی هەبوو، بەڵام بەهۆی ئەو ململانەی حزبایەتی کە هەبوو ئەو بەرنامە وەکو پێویست نەچوە پێش و کۆسپی بۆ دروست کرا. کێشەکان لەوە دەست پێ دەکاتن ئەگە تێبینی بکەین. ئەوە خاڵێک دیکە ئەوەی کە تێبین دەکەین بەشێک لایەنە سیاسیەکان کە بەشداریشن لە حکوومەت هەوڵی ئەوەیان داوە لە ڕێگەی بەغداوە دیسان کێشە و گرفت بۆ خەڵکی کوردستان و بۆ حکوومەتی کوردستان دروست بکرێتن. ئەوەی کە ئێستا تێبین دەکەین لە 2014ەوە تا ئێستاکە کە 2024 10 ساڵی ڕێکە حکوومەتی عێراق ئەو حکوومەتانی کاتن سەرکار هەموو کابینەکان سیاسەتی برسیکردنیان بەرامبەر خەڵکی کوردستان پێڕەو کردیە. ئەوەی یەک و لە هەمان کاتدا هەموو شایستەداراییەکانی کوردستانیان بڕیوە، هەوڵی ئەویان داوا. بۆچی پەنا بۆ بابەتی برسیکردن و بڕێنی شایستەی دارایی ئەبن بۆ بەلا ڕێدابردننی ئەو کەیسانەی تر نییە کە ئێمە وەکو ماف لە ماوەکانی ڕابردووە ئەگە تێبینی بکەی لە ماوەی ڕابردوو حکوومەتە یەک دوایەکانی عێراق بە بەردەوامی لە کاتی لاوازیان پەنایان بۆ کورتێناوە کە بەهێز بن و دژی خواستەکانی کورد وەستاونێتەوە لە دامەزرانی دەوڵەتی عێراقەوە ئەو یاری مشک و پشیلەیە بەردەوام بۆ لە نێوان سەرکردایەتی سیاسی کوردستان و حکوومەت یەک دوایەکانی عێراق. ئەوەی کە بەم دوای یەشت حکوومەتی عێراق تەماشای کرد کوردستان زۆر پێش دەکەوێتن لە ڕووی پرۆسەی ئاوەدانکردنەوە، پرۆسەی بیناسازی، لە هەمان کاتدا پرۆسەی دەوڵەتداری، ئەوانە هەوڵیاندا ئەو پێشخستانەی کوردستان دوا بخەن. لەسەر ئەو بنەمایە ڕۆژانە کێشەیان بۆ کوردستان دروست کرد، کێشەی ئەمنی، کێشەی کۆمەڵایەتی، کێشەی سیاسی، کێشەی ئابووری و ئەو کێشەیان تا ئێستا کە بەردەوامە. ئێستاکەش حکوومەتی عێراقی لە ڕێگەی
بەناو دادگای فیدرالی عێراقەوە ڕۆژانە کێشە دروست دەکات دادگا بڕیاری سیاسی دەردەکات ئەو بڕیارانەی کە دەرحەق بە کوردستان وەری دەگرێتن هیچی بڕیاری یاسایی بڕیاری دەستوری نین ئەرچی ئەو دادگای ئەو بە کاتی خۆی تەنها لە کاتی ململانەی نێوان هەرێمەکان لەگەر حکوومەتی ئیتیحادی تەفسیری مەوادی دەستور بکاتن نەک بێ بەو شێوەیە یاخود کێشەیەک دەبێتن یەکلایی بکاتەوە لە ڕووی یاسایی بەڵام ئێستا بڕیارەکان سیاسین تۆ سیرکی ئێستا کە دوا بڕیاری یاسایی بڕیاریان سەبارەت بە یاسای هەڵبژاردن هاتوون کاری پەرلەمانیان ئەنجام داوە بڕیارە یاساکان هەموار کردووە کە ئەوە ئیشی دادگانیە ئیشی پەرلەمانە ئیشی جیهەتی یاسەدانان تەشریعیە تۆ لە یەک بازنیەوە دەیکێت چوار بازنە دەبێت ئەو مادە هەموار بکەیت تۆ کۆتا نایەلی دەبێت ئەو مادەیە هەموار بکەیت کۆتا نایەلی ڕێژەی کورسیەکان لە 111ەوە دەیکێت 100 کورسی کەمی دەکەوێت دەبێت بە یاسا ئەوانە ڕێک بخرێت نەک بە بڕیاری دادگا کاریگەری ئەم بڕیارانە لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان ئەو کاریگەری ئەو بڕیارانە نەک لە سناوخۆ لەسەر ئاستی عێراقیش بۆ هۆکانی ئەوە مەترسیە هەڕەشەیە لە پرۆسی ئاشتی کۆمەڵایەتی و لە هەمان کاتدا لە گیانی قوڵکردنەوەی گیانی برایەتی بەیەکەوە ژیان لە نێوان پێکاتەکانی کوردستان پێکاتەکانی عێراق ئەنی ئەو دادگایە بەداخەوە بە وجهنەزەرێکی تائیفیەوە ئیش دەکاتن بە شێوەیەک پێشتر دژی کەسایەتیە سونیەکان لایەنە سیاسیە سونیەکان ئیش کرد ئێستا هاتوتە سەر کورد هەموو تەرکیزی لەسەر کووردە هەموو تەرکیز لەسەر بێدەسەڵاتکردنی حکوومەتی کوردستان و لەسەر بڕینی هەرچی دەسەڵاتی دەستی حکوومەتدا هەیە دەیەوێت بیبڕێ نەیهێڵێ ئەو دەسەڵات بێتن بەسن تۆ تەماشا بکە مەسەلەی بودجێ تەداخل دەکات مەسەلەی هەڵبژاردن تەداخل دەکاتن ئەنجومەنی پارێزگاکانی هەل کرد یعنی ئەو بڕیارانە هەموو بڕیاری زاڵمانە بوون دژ بە خەڵکی کوردستان وەرگیران هەرچەندە سەرکردایەتی سیاسی کوردستان دەبا لە سەرتاوە وەری نەگرێتن مەسەن ئەو بڕیاری هەڵۆشانەوەی پەرلەمان دەبووە پەرلەمان بچێتەوە ناو هۆڵی پەرلەمان کۆبوونەوەی خۆی بکە لە بیگوت بە ئەو پەرلەمانە بە بڕیاری دادگا دروست نەبوو بە دەنجی خەڵک دروست بووە بە دەنجی خەڵک دەتوانێتن لەسەر ینی هەم تەمەنی خۆی درێژ دەکاتەوە نوێنەراتی خەڵک دەکاتن و ساڵش درێژکردەوە پاش ئەو انتخاباتی خۆی دەکاتن ئێمە بەڕاستی ئەوەی کە تێبینی بکەین ئەو ناتەبایی نێوان لایەنە سیاسیەکان وای کردووە بۆ ئێستا چیمان پێویستە ئێمە لەو قۆناغا پێویستیمان بەوە هەیە جلی تەنجی حزبایەتی فرەدەن جلی کوردایەتی بپۆشین ئەوە یەک من زۆر جاریت لە زۆر چاپێکەوتیش ئەو قسەم کردووە دووبارەی دەکەمەوە ئێمە ئەو هەڕەشانەی کە لەسەرمانە وەک کورد هەڕەشەمان لەسەرە وەک ئەزمونونەکە تەواوی هەڕەشەی لەسەرە بۆیە پێویستە لایەنە سیاسیەکان لە یەکتر نزیک ببنەوە ئەوەی کە بەرەو بەغدا دەڕۆن با بەرەو کوردستان بگەڕێنەوە ئێمە هەموو هاوچارەنووس یەکتری ئەوەی کە بەغدا ئێستا لایەنی سیاسی بەکاربێنی یاخود من بەکاربێنی تەنها بۆ گەیشتن بە ئامانجەکەیتی پاشتر دژی من دەوسێتەوە دژی ئەو لایەنە دەوسێتەوە بۆیە ئێمە پێویستیمان بەوەیە ڕوحیەتی نیشتەوەی نیشتیمانی خۆمان زیاتر خورد بکەین و بەرژەوەندی باڵای نەتەوەی نیشتیمانی بدەینە بەرچاو لە ڕوانگەیەکی حزبیەوە دژی لایەنی یەکدیکەی سیاسی کار نەکەین بۆیە ئەوەی کە بەڕێز سەرۆکی حکوومەتی کوردستانیش کە داوای کرد یەک لایەنەکان یەک ریز بن ئەوە پەیامێکە لەو کاتەدا پێویستە ئەنجومەنی وەزیرانش کاری لەسەر بکە بە هاوکاری لایەنە سیاسیەکان هەموو لایەک بتوانین ناوەندی سیاسی کوردستان ڕێک بخێنەوە بەرەو داهاتووەکی گەشت هەنگاو بنین وتت وەکو کورد هەڕەشەمان لەسرە وەکو ئەزمونونەکە هەڕەشەی لەسرە ڕەنگە ئێستا گەنجێک بە دیار جەنابتەوە دانیشت بێت جۆی لەم قسەیە بێت ئەو ئەزمونەی نەبێت کە ئەو هەڕەشانە چین کە یەتە سەر ئێمە ئەو ڕەنگە بەلایەوە ئەوە گرنگ بێت کە بڵێ بەغدا موچەکەمەدا بەغدا بۆ موچە نادا بەغدا من گوتم بەغداس لە ڕووی سیاسیەوە موچەکە نانێرێتن بۆی زەختی زیاتر لە حکوومەت دروستکە خەڵک لە حکوومەت هام بدا ئەوە یەک بەداخەوە کۆمەڵێک دەستگای ڕاگەیاندنی شەیە بە هەموو شێوەیەک کار دەکەن دژی ئەو ئەزمونە کار دەکەن دژی حکوومەتی کوردستان ڕاستە ئێمە هەموو لەگەر ئەوەدان حکوومەت ئەمڕۆ موچە بداتە خەڵک لە وەزعی زۆر خراپدایە خەڵک لە ڕووی ئابوووریەوە دەتوانین بڵێن بازار ڕاوەستایە کە موچەنیە خەڵک پارەی لە بەڕێک نەماوە بەو ڕەمەزانە ناتوانێت مەسرفی ماڵ و منداڵی بکە هەیە نەساخە هەیە کرێچیە ئەمە لە معاناتی ئەو خەڵکەت هێدەگەین بەڵام حکوومەت چی کرد ماوەیەک بودجەی فەرمانبەرانی نارد هێزە ئەمنیەکانی نەنارد بۆ ئامانجی هەبوولەوە بۆ ئەوەی ئاشتی کۆمەڵایەتی لە کوردستان تێک بداتن بۆ ئەوەی چەچی بەدەستە بەرامبەر حکوومەت قیتی بکاتەوە هەن کێشەکە لەوە دابوویسی کێشەیەکی گەورەمان بۆ دروست بکاتن بەڵام حکوومەت زیرەکانە توانی ئەو کێشەیە چارەسەر بکاتن
من ئومێدیش دەکەم ئەمڕۆ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران ئەو مەسەلانە یەکلایی بکرێتەوە وەک بەڕێز جەنابی سەرۆشی وەزیرانش گوتی مژدەیەک بە خەڵک دەم خەڵک ئێستا کە ئەو مژدەی کە دەیەوێت گیرفانی گەرم بی دەیەوێتن بتوانێت ماڵ و منداڵی خۆی بەخێو بکاتن ڕەوشی ژیانی بەرەو باش بێتن و لە هەمان کاتدا هەنگاوەکانی دیکە مەسەلەی فرۆشتی نەوتە مەسەلەی سیستماتیکردنی موچێ لە ڕێگەی بانکەکان ئەوانە هەمووی پرۆسەیەکن پێویستیان بە هاوکاری و پشتیوانی هەیە پێویستیان بەوە هەیە ئێمە هەموو لایەکمان ئەو حکوومەتە بە حکوومەتی خۆمان بزانین هەوڵی پێشخستنی و حکوومەتەش بدەین. بەڵێ غەفور مەخموری سکرتێری گشتی یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان سپاس بۆ چەنە زۆر